هاوشێوەی ئۆتۆمبیلەکانی دیکە کڕین و فرۆشتن بۆ ئۆتۆمبیل لە سەربازیەکان لە بەشێک لە پێشانگاکانی سۆران بۆتە دیاردە و ڕۆژانە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی مامەڵەی بازرگانیان پێدەکرێت. ئەو سارانە کاتێک داعشات بۆ مووسڵ و ئەطرافی مووسڵ و کەرکووک ئەو دەوروبەرە ئەو جێشە عراقی سقوتی کرد ڕۆشتن ئەو سارنەکەوتە بەردەستی پێشمەرگەی کەوت باسی پێشمەرگەی پێشمەرگەر خۆی کڕین فرۆشتنی پێوە کرد بوو ماڵی پێشمەرگەی لەبەرەوە درا حکوومەتی ئەمە جێشێکی گرتومان نییە جێشەکە دابەشی سەر پارتی و ئێشێتی بووە پارتی بەشێک ئێشەتی بەشێک لەو پێناوەیەوە پارتی بۆ خۆی هێنای دڵی خەڵکی خۆی عادز نەکرد دەشێت دڵی خەڵکی عادز نەکرد پێوەکانیان عادز نەکرد بۆ یەکەوت نەبازارکردن فرۆشتنیان پێوە کرد ئەگەر جێشێکی نیزامی باە نەیدەتوانی دەبەوە ماڵی وەزارەت. بەشێک لە ئۆتۆمبیل لە سەربازیانە خودی فەرماندە و پێشمەرگەکان کڕیاریانن چون بە نرخێکی هەرزان و شێوازێکی ئاسان ئەو ئۆتۆمبیلانەیان چەند دەکەوێت. نرخەکەی هەرزانە و کۆمەڵە پێشمەرگێکیش لەو سنوورانی تازە ئازاد کراون هاتوونە ڕیزی هێزی پێشمەرگەوە لە تازەییەوە بڵین ئێستا وەزارەت بڕیاری ئۆتۆمبیلی بۆ نەداون لەبەرەوە هۆکارە ئەوان دێن دەکڕن و ئیشی سەربازی پێ دەکەن. وێڕای مامەڵەکردن بە ئۆتۆمبیلانە و بەکارهێنانیان لەلایەن هاونیشتیمانیان بەشێکش لە ئۆتۆمبیلانە لە ناوچە پیشەسازیەکان دوای هەڵوەشانەوەیان پارچەکانیان دەفرۆشرێن. ئەوە ماری حکومەتی ماری شعبیە ماری ئەوەی نییە مەسوولێک بسی بدزیتن و بفرۆشیتن مشتری بینیتە سەرێ بفرۆشیتن تێگەی ئەوە خیانەتیە لەگەر حکومەتێکم لەگە شعبی خۆشەکەت ئێستا لە سناعی دێنە سەرێ فیتەر ئەکرێت و تەفنیشەکەت و پارس مەشینەیە فرۆشی بە جوای ئێستا بۆدی بە جوایز و ئەوها بە جواز پارسی دەفرۆشی. هەمووشۆی ئەو ئۆتۆمبیلانە بەدەست ئەو کەسانەی کە پێشمەرگەنین و لە هیچ سلکێکی سەربازی نین کارێکی ئاساییە چون بە قسەی بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی سۆران بێت ئەوان ناتوانن لەو کاتەی جەنگدا پێش بەو کەسانە بگرن و سەروی خۆشیان لەوە ئاگادار کردوتەوە کە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی سەربازی لەو شارەدا بەدەست کەسانی مەدەنیەوەن. وێڕای مامەڵەکردن لە پێشەنگاکاندا بۆ ئۆتۆمبیلی سەربازی لە نێو بەشێک لە کوچە و کۆڵانەکانی ئەم شارەشدا ئۆتۆمبیلی سەربازی دەبینرێن. بەختیار قادر ڕوودا و سۆران.